ئێمە ئەمڕۆ دیارە سەرەتا و یەکەم کۆبوونەوەی لیژنەی ئامادەکاری پرۆژەی لامەرکەزی دەست پێکا و ئەمڕۆ لە کۆبوونەوەکە میکانیزم و شێوازی دەستپێکردنی کارەکانی ئامادەکردنی پرۆژەکە دیاریەکرێ و هەروەها هەوڵ ئەدرێ هەموو ئەندامانی لیژنەکە بۆی کۆبوون لەسەرەوەی بە چی میکانیزمە کارەکان بکەن و چۆن ڕایۆژ لەگەڵ پسپۆڕان و شارەزایانی دەرەوەی ئەنجومەنە بکەن و لە دواتر کۆبوونەوەکانیان بە چ شێوەیەک بەردەوام بێ کەواتە ئەمڕۆ ئەوەی کە زۆر گرنگە میکانیزمی کارکردنی لیژنەکە دیاریەکرێ بۆ ئامادەکردنی پرۆژەی لامەرکەزیەکە لیژنەکە تەبەن بەخۆی ئێمە لە 34 فەرمانمان دەرکرد بوو بۆ فراکسیۆنەکان لە 9 ئەندام پێکات بوو ئەمڕۆ لیژنەی لیستی کۆمەڵی ئیسلامی و هەروە لیستی ڕافدەین هەردوو لایەن ئەوانیش وەکو لیست کە داوایان کرد بۆ ئەوەی نوێنەریان لە ناو لیژنەکەیە هەبێ و لەبەرەوەی ئەوان لە کۆبوونەوەکە هەم ئامادە بوو و هەم ئەوانیش داواکاریەکانی هێنابوو و ڕای سەرۆکایەتی و ژمارەیەک لە سەرۆکی فراکسیۆنەکانمان وەرگرت یعنی بەڕایەک ئێستا ئێمە وەکو ڕایەکی سەرەتایی ڕازی بووینێ لەسەر ئەوەی کە پێشمان باش بووە کە نوێنەری هەموو لیستەکانی تیادا بێ پێشتر هەموو فراکسیۆنەکان بوو ئێستا لەبەرەوەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکگرتو یەک فراکسیۆنیانە بوو وەکو یەک فراکسیۆن بەشداریان کردبوو بە یەک نوێنەر ئێستا لیستی کۆمەڵیش کە پێشتر نوێنەرەکان لە لیستی یەکگرتووی دیاریکراوی ئێستا لیستی کۆمەڵی ئیسلامیش بەجیاویش داواکان نوێنەریان هەبێ و بە دڵنیایی ئومێدەکەین ئەوانیش بتوانن ڕاوسەرنجەکانی خۆیان لە ناو پرۆژەکەیە پێشکەش بکەن تەمەن پێویستمان بە هاوکاری هەماهەنگی پشتیوانی هەموو لایەکە و پێویستمان بە هاوکاری پشتیوانی بە تایبەتی پسپۆڕانی بواری یاسا و کارژێڕی و داراییە و بەڕاستی ئەمە لەبەرەوەی لە ڕابردوو تا ئەم سیستەمە لە هەرێمی کوردستان بەکار نهاتووە سیستەمێکە کە بۆ ئێمە ڕەنگە تازەبێ ئەجینە لە دنیای دەرەوە ئەم سیستەمە لە زۆربەی وڵاتان بەکار هاتووە سەرکەوتنیی گەورەی بەدەستێناوە بۆیە ئێمەش بۆ ئەم کات و ساتەی کە هەرێمی کوردستانی تێپەڕێت ومێ هەوڵە دەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەیەکی یعنی زانستی تەواو ئامادە بکەین و ئەم پرۆژەیە بتوانین لە ڕێگەی ئەم پرۆژەیە کە ناوی پرۆژەی لامەرکەزیە و بۆ دابەشکردنی دەسەڵاتی کارژێڕی و دارایی ئامادەکرێ بتوانین خزمەتێکی زیاتری هاوڵاتیانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێ بکەین و دڵنیاشین ئەتوانین لە ڕێگای ئەم پرۆژەیەوە دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران ئەتوانین خزمەتێکی باشی پێ بکەین